سڵاوتان لێبێت ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشی زانستە تەندروستیەکان هەستاین بە ئەنجامدانی چەند پشکنینێک کە پێک هاتووە لە پشکنینەکانی شەکرەی خوێن، جۆری خوێن و هەروە پەستانی خوێن و لەگەڵ ئەوەشدا ڕێنماییپێدان لەسەر نەخۆشی شەکرە. ڕۆژی جیهانی شەکرە هاوکاتە لەگەڵ یادی دامەزرانی شاری سلێمانی ئێمە خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەڵساین بە ئەنجامدانی ئەم پشکنینانە کە لە دوامەوە ئەکرێ بەبێ بەرامبەر و هاوڵاتیانی شاری سلێمانی و من لێرە بەشدارم لەم ئیڤنتە بەشدارم بەم ڕۆژەیە کە ڕێژەی شەکرم دیاری کردووە لەم خواردن و خواردنەوانە بۆ نمونە ڕێژەی شەکر لە خواردنێکی ئاو و زەبەخشە 13 گرام شەکری تێدایە. ئێمەش وەکو کۆلێژی پەرستاری ئەم ڕۆچارێکمان ئەنجامدا کە لەو چارەکێدا باسمان لەو میوانە ئەکرد کە نەخۆشایی شەکرە ئەتوانن بیخۆن وارۆ باس بە لەو میوانەشە کە نەخۆشایی شەکرە ناتوانن بیخۆن. ئەم میوان ئێمە لەسەر ئەساسی ڕیشاڵ و کاربۆهیدرێت جێمان کردوتەوە. هەندێک میوەمانەیە کە ڕێژەی ڕیشاڵتیاندا بەرزە بۆی نەخۆشایی شەکر ئەتوانن بیخۆن. وانی میوەی ترمان هەیە کە ڕێژەی ڕیشاڵتیاندا نزمە و ڕێژەی کاربۆهیدرێت یاخود شەکر تیاندا بەرزە بۆی ئەم میوانە ناتوانن نەخۆشایی شەکرە بیخۆن. ئەو میوانی کە ڕێژەی ڕیشاڵتیاندا بەرزە و نەخۆشایی شەکر ئەتوانن بیخۆن بریتیە لە کیوی، هەرمێ و هەروەها کە لێرە ئاماژەمان پێ کردووە قۆخ، ئەڤۆکادۆ، مانگۆ و هەروەها شلێک. ئەم میوانە ڕێژەی ڕیشاڵیان زۆر بەرزە بۆیە نەخۆشایی شەکرە بە ئاسوودی ئەتوانن بیخۆن بێ ئەوەی هیچ زەرەرێک لە زیانیان مابڵان بە ڕێژەیەکی کەم. هەروەها لە بەرامبەرە ئەو میوانەمان هەیە کە ڕێژەی ڕیشاڵتیانە کەم و ڕێژەی شەکر یاخود کاربۆهیدرێتیانە بەرزە بۆ نمونە وەکو مۆز، ترێ کاڵک و شووتی مزەمەنیەکان وەکو پرتەقاڵ و لالەنگی و هەروەها لیمۆش و هەروەها سێو. لەم میوانەدا ڕێژ وەکو باسمان کرد ڕێژەی ڕیشاڵ نزمە وارۆ ڕێژەی کاربۆهیدرێت بەرزە بۆیە کاتێک کە نەخۆشایی شەکرە ئەم میوایە ئەخۆن ئەوە ڕێژەی شەکر لە ناو لەشیاندا بەرزە بێتەوە. ئەمە ئاماژگاریتانەکەین کە لەو میوانە دوور بن کە کاربۆهیدرێتیاندا بەرزە و ڕیشاڵتیاندا کەمە بۆی هەمیشە تەندروست باش و سەلامت بن.